ئۆتۆمبیلێکی بێسەرەتایە و بە پێچەوانی شەقامەکەەوە بە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە ئاڕات. ئەنجا بە سیستمێک دروست کراوە هەموو دەرگاکانی یعنی ئاوا لە عەرزە و تەختەیە و نابێ ئاویش بڕژی تەنها سڕین بەکارێت تەنها سڕین لەو شوێنەیە تەنها بە ئاو پەڕۆ بەم دووشتە هیچ شتێکی کە نییە. وەڵام مەسئولیاتە. بەڵێ زۆر مەسئولیاتە. لێرە ئۆتۆمبیلێکە بینم ئۆتۆمبیلێکی بێسەرەتا کە بە پێچەوانی شەقامی 6 مەتریەوە ئەڕوات. ئەمە یەکێکە لەو دیاردانەی کە بەردەوام ئێمەی بینین ئۆتۆمبیلێکی بێسەرەتایە و بە پێچەوانی شەقامەکەەوە بە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە ئاڕات. ئەوە یەکێکە لەو بابەتانە کە بەبێەوەی جۆدانە شۆفێرانی بەرامبەری ئاوە شۆفێریە کات و لێوە تێپەڕێ. ئەوە پێشی بڕین ئەو